إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه، ونستغفرك لما لا نعلمه. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. بنراني بريز برایانم خوشکانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەپشتیوانی خوای پەروەردگار لە بەرنامەی جوان خوێندنەوەی قورئان دێنەوە خزمەتتان بەو ئومێدەی خوای پەروەردگار بە فەضڵ و ڕەحم و منەتی خۆی یارمەتیدەری هەموو لایەکمان بێ، بۆ ئەوەی هەر قسەیەک ئەیکەین، هەر هەنگاوێک ئەینین، هەر بەرنامەیەکمان هەیە، خوای پەروەردگار خۆی وامان لێ بکات تەنها مەبەستمان خوای گەورە خۆی بێت. خوای گەورە لە شەڕی نەفسمان، لە شەڕی ئەوە بمان پارێزێت کە ئیش بۆ خۆمان بکەین. گەورەترین ئیشێک ئینسان ئەگەر بۆ بەشی خۆی، نەفسی خۆی، هەوا و ئارەزوی خۆی تێکەڵ کە لای خوا زۆر بچووکە بێتەوە، لای خوا وەرناگیرێ، ئیشی چەند بچووک بێت، تەنها مەبەستت خوا بێ، لای خوای گەورە ئەبێتەوە. جا خوای پەروەردگار ئیخلاسمان پێ بەخشێ، پاشان خوای پەروەردگاریش سەواب و ڕاستیمان پێ ببەخشێت، هەر لە خوێندنەوەی قورئان و تێگەشتن لە قورئان، ئیشکردن بە قورئان. ئامین یا رب العالمین. برا بەڕێزەکانم، خوشکانی بەڕێزم، پێشەوەی من پەیوەندیەکان وەربگرم، ئەمڕۆ نەختێ داوا لێبوردن نەکەی، نەختێ دوا کەوتین دیار بوو خوا تەقدیری وا کردە گینە لە هەموو ڕۆژانی کەشی عین باشتر زووتر ئامادە بووین، بەڵام باوەڕتان هەبێ بۆیە بەیانیان و ئێواران پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لە خوا کردووە، یا حی یا قیوم برحمتك استغیث أصلح لي شأني كله ولا تكلني إلى نفسي طرفة عيني. يك لحظة إنسان خوای لەبیر بچێت، خوا تسلیمی نفسی خۆمان مام کە لەوەشێ لە زۆر ئیشە پەکمان بکەی، بۆیە داواکارم لە خوا خوای پەروەردگار وامان لێ بکات لە هەموو ئیشێکە خوای گەورەمان لەبیر بێ. پێشەوەی پەیوەندیەکە وەربگری، یەکسەر من ئەڵێم ئەم بابەتە ئێمە قورسمان نەکردە دەرسی تەجوید، بەڵکو ئینسان حتا ئەگەر چەند هەوڵیش بدا فێر نەبێ، لای خوای گەورە ئەجر و پاداش تێیە، بەڵام ئینسان لە کەمتەر خەمیە فێر نەبێت. یعنی ئێستا من برای وایە، خوشکی وایە، مناڵی وایە خوێنە تەمەنی 8 ساڵە، 7 ساڵە، 6 ساڵە، بە جوانترین شێوەی خوێن دەستخۆشیشی لێکەین، بەڵام برایەک 20 ساڵ لە مزگەوتیش بێ خۆی فێر نەکرد بێت، پیتێک بگۆڕێت، لە ئێمە نییە قورسمان کرد بێ، چونکە بەڕاستی بە دەستگرتن بە قورئانەوە، بە تیلاوە و تێگەشتنی تا ئیش پێکردنی بەرەکەتی خوای گەورەمان بۆ دائەبەزێ. وە زۆر جار کاربەدەستان ئەوانەی کە خەلیفەی موسڵمانان بوون حەلەقەی قورئانیان هەبووە، کاتی ئیمامی عومەر لە قوڕائی ناردووە بۆ شوێنان کە بێ بە بەرپرسیار. پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرموویەتی کام لە ئێوە قورئانتان زۆر لەبەرە، تەنانەت لە ناشتنی شەهیدەکان کامیان قورئانی زۆر لەبەر بووە، ئەوەیان پێش خستووە. لەبەر ئەوە با ئینسانی مسلمان بزانێ ئێمە سەرفرازی دین و دنیامان بە قورئانی پیرۆزەوەیە. بۆیە ئێستش ئەمڕۆ بەهۆی ئەو دواکەوتنەمانەوە ئینشاءڵڵا ڕاستەخۆ یەکسەر شەرحەکە دوا ئەخەین، ڕۆینە خزمەت ئەو براوە خوشکانێکی پەیوەندی ئەکەن لە سوورەتی فاتحە یان سوورەتی ئایەت الکورسی هەرکامیان پێخۆشە. باوکی باران فەرموو. ماوەسەیان سلام عەلەیکم. وعەلەیکم السلام ورحمة الله. باوکی باران پێم وایە دووەم پەیوەندیتە وایە؟ وەڵا یەکەم پەیوەندی مەعەفوم دەی باوکی باران یەکی تریش هەر پەیوەندی کرد. فەرموو باوکی باران. وەڵا ماوەسەیان سوورەی فاتحانە بخەنە. سوورەتی فاتحە بۆ تەخەنە سەر شاشەکە و کە باوکی باران فەرموو برای بەڕێزەکەم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين.
باوکی باران بەڵێ ماڵ دەستەکەت خۆش بێت دەنگی کۆتا ئاەت لە لای من نەما بەڵام ئەگەر هینم بۆ دووبارە بکەرەوە مالیکی یەومی الدین مالك يوم الدين کەسرەکانی ئاگات لێبێت مالیکی کەسرەی ژێر لە مکافەکە مالیکی یەومی الدین مالك يوم الدين ئاەت یەخیریش صراط الذين أنعمت عليهم أوش دوباره بكرو صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين دەستەکانت خۆش بێت یەک تێبینی ورد کە من هەندێ برا هەیە هەندێ تێبینی وردەیە ئێمە لەبەرەوەی ئەمانەوەیە شتەکە بە جوانترین شێوە ئەدا بکەین جایتر هەر برایە ئیسیفادەی خۆی لێکات یەک نەخت ئەوەی کەوتت ئەنعەمتە بە سەریع زبانت لەسەر هەڵگرت نون و میم جەڕەیانی جوزئیانەیە نەختیە دەنگەکەی درێژە زۆر نا بۆ لەبەرەو پیتەکانی لین عومەڕە کەوا بوو کاتێ خوێنم ناڵم ئەنعەمتە ئەو خاڵێک دووەم شت لە غەیر المەغضوبی من وا هاتە گوێمە نەختێ پەلەت کرد بۆنی قەلقەلی لیاد بڵێم غەیریل ئەو لامە یاری ناڵێم غەیریلێ غەیریل زۆر برا ئەبیسم زۆر خوشک ئەڵێن غەیریل مەغ قەلقەلەیە کەوا بڵێم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم هم جاريش تمانا قال عليهم يكم نبتوانم بوسم ناوسم اگر هناسم نما تاكوتاي لسري دو موسم دعاء دوباره كمو غير المغضوب عليهم ولا الضالين هەستم کرد مەدی وە لە ضالینیش نەختێ درێژ بوو بەڵام دەستت خۆش بێ جوان خوێندت خوا پاداشتی پەیوەندەکەت داتۆ باوکی باران کاک محەممەد لە سلێمانیوە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته باش ما وصي برس الحمد لله رێزاری کاک محەممەد گیان يا غيبي ما وصي إن شاء الله سورة الفاتحة فەرموو برا بەڕێزەکەم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين کاک محەممەد گیان بەڵێ برازیزم خوالت ڕازی بێ بەڵام ئەندێ تێبینی وەدەیە من هەموو جارێ ئەڵێم هەر برایە هەر خوشکێ پەیوەندی ئەکات تێبینیەکان شەرت نییە ئەگەر بەهێمنی بیخوێنێ لە شوێنێکی کە بێ ئەو تێبینیانەی لەسەر هەبێ ئەم پەیوەندی و تەلەفۆن و چکە علمی تەجویدەوە تا تۆ ڕاستەخۆ لە مامۆسایەک وەری بگری بەڵام تێبینیەکانیش ئینشاءالله بینەر ئیستیفادەی لێکا بە تەکید لەبەرەوەی من دڵنیا هەموو برایەکەکەمە برایەک مامۆستایە مەجای نەبوو بێت لە دەرزێ بخوێنێ لە ماوەی ئەم بەرنامە لەگەڵمانە بێ ئەو سەماعە نەما مامۆستایگیان ئەگەر شناکە سەماعەکەمان ئەگەر پەیوەندیشە بۆ ئاگام لێ نییە جار بوو کاک محەممەد باگە برای سەماعەمان بۆ چاکە مامۆستایگیان کە ئەوەیەکێ لە کێشەکانمان لە ئەمڕی بەرنامە ئەمانە کاک محەممەد باوەڕ ناکەم گوێت لێم بێت مامۆستایگیانەکە شاشەکە بگۆڕێت بیخەرە سەرینەکە تاوەکو سەماعە چاکەکەن گوێت لێمە کاک محەممەد بەڵێ ما وصي بەڵێ کاک محەممەد ئێستا تۆ بۆم بخوێنە تا سەماعەکە شاکەکەن بۆ برایەکتر بخات سوورەتی فاتحە بخاتە سەر شاشەکە گەت زەحمەت نەبێت کاک محەممەد گیان ئێستا ئیستیعاذەم بۆ بخوێنەرەوە طبعا چاکە نەکرد زەحمەت نەبێت کاک محەممەد گیان بەڵێ ما وصي ئینم بۆ بخوێنەرەوە أعوذ بالله أعوذ بالله من الشيطان الرجيم
دووبارەی کەرەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم. ئەزانی تێبینی یەکەم چیە کاک محەممەدیان؟ نونی منە شەیطانی تۆ جوانەی خوێنی مەخرەجەکانت جوانە سیفە نون ئەو نونە کەسرەکەی بخوێنەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم ني الرجيم أو بۆ دووبارە بکەرەوە. ما وصيان والله بحث لا يخون وايقن ما يتنازم ولا وادرته. گیان أما بحث لا يخون وايقن ما يتنازم ولا وادرته. با بینەر استفادەی لێ بکە قەی ناکات تۆ ئەوەی من قبول بکە دوباري كم؟ ئێستا ئەرە وڵات دووبارەی کەرەوە با تەواوی بیکەن. أعوذ بالله من الشيطان الرجيم. ئەمەیان باش گەشتە من دووبارە بەسمەلە بخوێنە بسم اللهی. بسم الله الرحمن الرحيم. کەوا بوو باوکی کاک محەممەدیان ئەم بسم الله خۆتە زانی سین حرفی سەفیرە حتمما خوێندوتە و دەنگیشت باش الحەمد لله. بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن أو رأى نختي قلوكا حقي خوي بداري بسم الله بو دوباره بكرو قال لنوني جر الرحمن الرحيم باشا برا برزكم بسم الله الرحمن الرحيم كسرك حقي نادي كسره النيا نير أو بو دوباره بكرو بسم الله الرحمن الرحيم بردوام الحمد لله بخير بردوام الحمد لله رب العالمين جاري كش الحمد لله رب العالمين بردوام بوكو خود وتتوقسي قد كرد احتمال وابقات لا من بس تورتي بينك ابو بيناريش كلمه الحمد لله كسري جرها أكا لله بردوام بدو آياتي دعاء وخنا الرحمن الرحيم دست خوش بيت بردوام مالك يوم الدين كاك محمد أم تيبينانا كمل لقل براي خوما باسيا كم أما تيبيني زور وردة ئەوەنیە من ئێستا جەنابەت الحەمدلله بڕۆ بەرنەژی بکە دڵم پێت خۆشە زۆر بەڵام لەبەرەوەی بەرنامەکە ئەبێ ئەمانەتەکە بگەیەنین دەستیشت خۆش بێت کە تۆ سەرقاڵی قورئانی تو لەم کاتە گوێ لە قورئانەگریت پەیوەندیەکەی من نیشانەی گرنگیدانتە بە قورئان بەڵام تێبینی ورد جیاواز ئێسەمە وردەکە من ئەڵێم ئەو کەسرەی ژێر ئەو لامە کە ئێستا من بڵێم مالیکی یەوم الدین توش بە من بڵێ مامۆستاکیان ئەوە مالیکی مالك يوم الدين يومي أو كسرة إيش دواري كرو مالك يوم الدين جاري كنختي تبدي يا شريك كرو مالك يوم الدين دسا كانت خوش بكاك محمد جان خوا باداش داتو سپاسی پێ دەگەشتەکەم خوالت ڕازی بێت فەرمووە مامۆستاگیان دایکی ئەنەس لە کەلار با فەرمێت دایکی ئەنەس السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته فەرموو خوشکی خۆم ئاەت الکورسیە توانین بخوێنی سورەتی فاتحە توانین كامل قدم والله خۆت آية الكرسي بقى وخينه ئاەت الکورسی فەرموو خوشکی خۆم خمس شاشة لەسەر شاشەیە خوشکەکەم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. داي خوشي خوم دايكي أنس من ئێستا
لەبەر ئەوەی تۆ دیارە بە دەرس نەسخوێندووە قورئان وایە؟ شلون؟ بە دەرس لای مامۆسای نەسخوێندووە وایە؟ وایە خوێندمە بەڵام بە مناڵی ئینشاءڵڵا نە قورئان خوێندن مناڵی گەورەی بوونێ ئێستش ئینشاءڵڵا ناوی خوای گەورەی لێ بێنە هەوڵ بدە ئینشاءڵڵا لە لای مامۆسایەک بیخوێنی بەس من ئەگەر بیخەنە سەر شاشە با دووشت بۆ خوشکەم کە ئین بوو ئەوەیان کە ئەو ئاەتی کە فەرمێ إلا بإذنه ئەگەر وەسای مەڵێ إلا بإذنه ئەمە یەکەم دووهەم ئەمە من هەڵەکان ڕاستەکەمەوە تێبینی تەجوید ناڵێم لەبەرەوەی تێبینی تەجویدمان زۆرە بێت بەڵام بڵێ ولا يؤوده حفظهما ولا يؤوده دەبی خوێنە ولا يؤوده ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم كابون إيسا أقاد هل أولي شو الله لا إله إلا هو الحي القيوم تعالوا بخيرهم الله لا إله إلا هو الحي القيوم أمانة هلبن هو نية منالي هو إلا هو الحي القيوم إلا هو الحي القيوم هو وايتر موصى إلا هو الحي القيوم ئەوە ئینشاءڵڵا دواتری شەوێ لێ بگرێزانی تۆ ئەو واوە دەکرد بە شەدا بۆیە من ئامۆژگاری خۆم بۆ خوشکی خۆمەوەتانی ئەم ئاەتە پیرۆستین ئاەتە لە قورئانە هەوڵ بدە ئینشاءڵڵا زانای وا بووە خەڵکی وا بووە تەمەنی تەواو ڕۆشتۆتە عمرۆ پیر بووە وتێتی وەڵڵاهی ئەڕۆم دەستەکەمە علم ئەگەر مردم با بەچی بە قوتابەتی علم و بڕۆمە بەلای خوای پەروەردگار چونکە پێغەمبەری خوا فەرمیە صلى الله عليه وسلم من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة ئەوەی ڕێگایەک بگرێتە بەر مەبەستی دەستکەوتنی علم بێ خوا ڕێگای باشتی بۆ ئاسانەکات خوشکی خۆم دایکیانە دەستت خۆش بێ بۆ پەیوەندیەکەت خوا پاداشی خێرت داتۆ إن شاء الله هەوڵ بدە شلون خوێندنەوە بەعام بەڵێ چۆن خوێندنەوەکەم بەعام خوێندنەوەکە تۆ پیتەکانت یعنی ئێستا خەڵکی وایە تۆ بە پیتیشی بۆ ڕاستکەیتۆ پیتەکانت بە عەرەبی بە جوانی دەری ئەەکەی بەڵام یاساکانی تەجویدت ناتەواوە نوقسان وەڵای هیچی لێ نازانم دەستەکانت خۆش بێ یاساکانی تەجویدیش هەم ئەجر و پاداشت دەسەکەوێت مەشڵێ وەڵام من ئێستا ئەگەر تەمەنیەکەم کرد بێ هەوڵ بدە ئینشاءڵڵا بە پێی خۆت با هەڵەیشی تیا بکەی خوای گەورە پاداشتە داتەوە دەست خۆش بێ خوا حافظ خوشکەکەم دایکی ئایلاوە السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله خوشی خۆم باشمام سجان الحمد لله سپاس دەکەم یا ربی دايكي آلاء لك دایکی ئالا خوشکی خۆم فەرموو دایکی ئالا قلما سجان سورة الفاتحة إن شاء الله. سورة فاتحة ناوی خوای لێ بێنە أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دەست خۆش بە دایکی ئالا بە یەک جار بە سەریع پێکۆ بیخوێنینەوە بڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم بخير. أعوذ بالله من الشيطان الرجيم. كابو ليرة بو خود إيسا تو أجر دفترك للا خود داني علي من لكلمة شيطان طاك أكم بتاع من الشيطان من الشيطان الرجيم. من الشيطان الرجيم. أول شيء خوشكي خوم يسأل بسم الله أو بله بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم.
الحمد لله رب العالمين. الحمد لله رب العالمين. الرحمن الرحيم. الرحمن الرحيم. زور باش. مالك يوم الدين. مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. إياك نعبد وإياك نستعين. ما نعبد نعبد. إياك نعبد وإياك نستعين. وإياك نستعين. وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم. اهدنا الصراط المستقيم. أمن ليرش مالي تا طا تو لكركوكيش أجيد كابو لقل عربة يكلن أحسانتر بوتو. اهدنا الصراط المستقيم. اهدنا الصراط المستقيم. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم. غير المغضوب عليهم ولا الضالين. غير المغضوب عليهم ولا الضالين. خوشی خۆم دایکی ئالا تۆ ئەگەر دەرست خوێندووە ئینشەڵا بەردەوام بە زۆر باشە بیت. ئەگەر دەرسیشت نەخوێندووە لای مامۆستایە دەست پێ بکە زۆر بە سەریع ئینشەڵا فێرە بیت. دەستت خۆش بێ خوا پاداشی پەیوەندیەکەت بدات. مامۆستامان هەیە یعنی ئەوها لە ئەحکام و فێرمانەکە بەڵێ ئێمە یعنی ڕۆژانە بەردەوامین. دەی دەستەکانت خۆش بێت باوەڕ بێ من لە ڕێگای تۆ بە هەموو بینەرێکی بەڕێز ئەڵێم برا بە ڕێزەکانم خوشکەکان هیچ شتێک وەکو قورئان ئاسان نییە. بەڵام ئەوەی تایە کە کەسێ خوا بۆی ئاسان کە قورئان تێگەشتن لێی تەفسیری چکە خوا بۆ ئێمەی دابەزاندووە ئەم قورئانە. بەڵام من برای وایە کەسی وایە لە پاڵ سینیە دانیشتم خەڵکی سین زۆر بە جوانی خوێندوێتی. بەڵام ئێستا برای وایە خوشکی وایە تەمەنیشی کەم پەیوەندیەکە هەڵەیەک ناکات دەستخۆشی لەکەین. بەڵام کەسێ خۆی گرنگی نەدابێ پیتەکان بگۆڕێ ئەمە ئەوە نییە بڵێ کاکە وڵا قورسمان کردووە. ئەمە ئەوە تانێ کە تۆ هەوڵ بدە کاتێکی بەرێ لە هەر پیتێکیش هەڵە بکەی قورس بێ لەسەرت پێغەمبەری خوا فەرمێ دوو پاداشت و دوو ئەجری هەیە. باوەڕتان هەبێ ئەم بەرنامەش ئێمە ئاسانکاریە بۆ برایە خوشکیە کە سەرقاڵ بوو بێت و مەجای دەرسمەندنی نەبوو بێت کە هەموو جارێشتومە نابێ بڵێن مەجالمان نییە بۆ عیبادەت چونکە خوا بۆ عیبادەت دروستی کردین. خوا ئێمەی بۆ عیبادەتێناوە. دەستت خۆش بێ خوشکەکەم. یاخوا مامۆستاتەمەتان درێژ بێ ئینشاءڵڵا بۆ بەرنامانە بەڕاستی من لە پارەوە تاکو ئەم ڕۆژ کە چواردەی ڕەمەزانە زۆر حەزم کردووە بەشدار بم. الحەمدوللا سوپاس بۆ خوای گەورە کە ئەمڕۆ توانیم بەشدار بم. مامۆستا دەست خۆش بێ خوشکەکەم. باوکی محەممەد لە ڕانیە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. الحمد لله باوکی محەممەد. باوکی محەممەد ماشەڵڵا قەدەری خوا وایە خۆ پەیوەندیەکی زۆر هەیە لە هەموو شوێنێکە. بەڵام ئەمانەی ڕانیە ئەمساڵ زۆر باش وەرەگیرێن. دەمانەوێت فێربی مامۆستا. ئینشاءڵڵا خۆتان خەڵک فێرەکەن. بەڵام ئینشاءڵڵا پێکۆ لە خزمەتی قورئان بین. فەرموو کاک محەممەدیان. باوکی محەممەد سورة فاتحة مامۆستا. فەرموو گیانەکەم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. الرحمن الرحيم. مالك يوم الدين. ئەوە دووبارە بکەرە باوکی محەممەد. مالك يوم الدين.
إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم ئەوەش دووبارە بکەرەوە. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دەستەکانت خۆش بێ باوکی محەممەد. دوو تێبینی زۆر وردت پێ ئەڵێم. تۆ دیارە باش دەرزەڵی تۆ بەڵێ مامۆسای وانە؟ بەخوای تقریبا نیوە مامۆستا ئیجازەت وەرگرتووە. نەخێمەوەسانەوە دوو تێبینی زۆر نەجوان خوێندت دەستەکانت خۆش بێت مکەوا بوو ئێمە برایەک کە جوانبی خوێنێ من لێرەوە ئامۆژگاریم بۆ خۆم پاشان بۆ هەر مامۆسایە کە دەرزی قورئان ئەڵێت هەر برای هەر خوشکێ کەسێک کە باش خوێندی هەر بە زۆر نەیەڵی لێ بگری کەسێکیش خراپ بوو مڕعاتی مەکە بڵێ کاکە لە چکە بۆ هاتووە فێر بێ ئەمانەتەکە وایە فێریکەی جەنابەت لە پیتی سینە سەکتەیەکی بچووک ئەەکەی کاتێ وت تەکانێکی شەداوانیە ئەو کاتە مەڵێ بیسمی ئەنجا بڕۆی دەنگەکەی بگەێنە بسمی الله بسمی ئەو دووبارەی کەرەوە بۆ مەگە زەحمە نەبێ نابینیتە دووبارەی بسمی الله الرحمن الرحيم. لە نەستەعینیش ئیاکە نعبود دووبارە کەرەوە إياك نعبد وإياك نستعين. خۆزگا دواتر گوێ لە دەنگی خۆت بگری ئەڵەی چی؟ نستعین ئەو دەنگە قەتع مەکە سینەکە دەنگەکە قەتعەکەی. ئێستا ئاخر ئاەتم بۆ بخوێنە تێبینیەک بەسیتم لەسەر عەلەی ئەو یا ئەب بۆنی قەلقەلەی لێ هات ئەوەم بۆ تەواوکە و دەستەکانت خۆش بێ زۆر جوان خوێندت. مامۆستا پێشوی کوتاکێ من لەسەر صراط الذين أنعمت عليهم لعليهم یەکەم بوەستی دروستیان نا لە ڕیوای حەفس عن عاصم ڕەسی ئایە نییە دروست نییە بۆ چونکە تۆ دوای بیدایەتی ئەوەکەی کە دەست پێکەڵی غەیری نابێت ئێمە لە کەسرە هۆی چیە بە کەسرە دەست پێکەین کەوا بوو ئەبێ وریا بین ئەگەر هەناسەم دەما لەسەر عەلەیهیمی دووەم جوان جەناب جوان خوێندت ئێستا دووبارەی کەرەوە بۆم خوێنەوە بەس ئەوە صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ئەو جارەکەی کە باشتر خوێندتەوە ئەم جارەش دووبارەی کەرەوە صراط الذين ئەلە اینجا نون و میمی ئەنعامتە نەختێ کەم حەقی خۆی لین عومەر تەوەسط ئەنعەمتە ئەن ئێتە دووبارەی کەرەوە صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دەستەکەت خۆش بە باوکی محەممەد بەڵام من بە بینەری بەڕێز دەڵێم کەلیمێ ئەنعەمتو هەردێ برا ئەوەی تۆ باش بوو هەندێک برا خوشکێ خوێنەڵێن صراط الذين ئەو هەمزەی قەتع بێ بڵێ ئەن هەندێکی شەڵەنشی ئەنعەمتە بە سەریعیکەن بە قەلقەلە أنعمت عليهم أن يعرف يناكم أنعم نون وميمك أو نيك بيت فرموا براكم أنعمت عليهم دەستەکانت خۆش بێ جوان خوێندت خوا پاداشی خێرت داتۆ یا ڕەبی خوای گەورە بتگێڕێ بە مامۆسایەکی زۆر باش لە مستەقبەلتە خوشکە بێخاڵ لە چەند شەماڵ ألو فەرموو کچی خۆم السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ما ساجان دەست خۆشی بەرنامەکەت لێکم خوالتان رازی بێ یا ڕەبی سواستەکەم یاخوا سەلامەت بی خوای گەورە نمونەت زیاد کە ئینشاءالله
خوای گەورە عاقبەتمان بە خێر بگەڕێ، خوا پاداش خێرت فەرموو کچەکەم. إن شاء الله موسى خينم. سورەتی فاتحە خوێنی ئایەتل کورسی. والله موسى نازم كامل خينم. ئەوەی تۆ بیڵێ پێکۆڕۆینە خزمەت یاردووکی قورئانە و سورەتی پیرۆزە و خۆتت بۆ کامیان ئامادەکرەوە بخوێنە. والله موسى هردێکی ئامادەم بەس نازانم حەزەکەم تۆ بڵێ کامیان بخوێنم. ئایەتل کورسی بخوێنە لەبەرەوەی ئەمڕۆ کەمتر خوێندیان. ئێستا بۆ تەخەنە سەر شاشەکە. إن شاء الله. دەی کچەکەم بەردەوام بە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بخوێنە خوشکی. بسم الله الرحمن الرحيم. الله لا إله إلا هو الحي القيوم. دووبارەی کەرەوە. دووبارەی کەرەوە. الله لا إله إلا هو الحي القيوم. ئێستا لێرە کچی خۆم بێ خاڵخان دەست خۆش بە من ئەزانم دەستت پێکرد قەناعەتم وای ئینشاءالله مەخرەج و شتت یعنی تازەیش دەستت پێکرێ زۆر باشی ئینشاءالله باش مەڵێ هیلا ئەمە بینەری بەڕێز ئەمە لێرە خوایە خۆشحاڵ بێ بەوەی کە ئێستا ئەم خوشکە هەستی پێ ناکە لە جاوێ بڵێ ئی ئەڵێ ئی ئەیکا بۆنی هایی لێ دێ ئەوە تەسهیلی پێوترێ. الله لا إله إلا هو الحي القيوم. مەڵێ هیلا بڵێ ئیلا ئی لە قڕکتۆ ئیلا ئێستا دووبارەی کەرەوە. الله لا إله إلا هو الحي القيوم. بەردەوام بە. لا تأخذه سنة ولا نوم. له ما في السماوات وما في الأرض. بەردەوام بە. من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. بیا خاڵخان. بله. تەمەنت چەندە؟ والله موسى لەبیست بەسەرەوە. دەیخوای گەورە تەمەنت لە خزمەتی قورئانە بەرێتە سەر دەستەکانت خۆش بێ هەندێک تێبینی وردت ئەدەمێ ئەمە تێبینیەکی وردە. ئێستا لا تەأخذون بۆ دووبارە بکەرەوە. بۆی بخەنە سەر شاشە زەحمەت نەبێ. لا تأخذه ئەوە دووبارە بکەرەوە. بله. لا تأخذه سنة ولا نوم. ئەنجا گوێ لە برای خۆت وێرە لا مەڵێ لا ئەوە بۆنی قەلقەلەی لێ هات لە کاڵێم قەلقەلەوتانی یاری پێ بکەم بڵێم لا تأخذه سنة ولا نوم. سینە ئێستا زانی دوایەوە چیم بۆ بخوێنەرەوە ئەوەی ترکە من ذا الذي ئەلێوە دووبارەی کەرەوە. بله. من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. دەستو کەلیمەی عینده هاەکە لە حەلقتوە لە قڕکتوە دەرکە عنده هو بەردەوام بە ئێستا کەلیمەی وما خلفهم قەڵەوە خلفهم ئێستا ولا يحيطونش بخوێنەرەوە. ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. دەستەکە من طبعا بێخاڵ کچی خۆم من جارە دەستخۆشی لەم برایانە کەم کام بەرنامە لە پشتیم کامێرەوە چونکە بۆ یەکسەر دوای بەرنامەکە دایەگرن ئەگەر خوشکی دوای خۆی گوێ لە خۆی بگرێت تێبینیەکان. ئێستا ئەوەی کە وتم دووبارەی کەرەوە ئێستا دووبارەی کەرەوە کە ڕاستیەکەینەوە پێکەوە ولا يحيطون جارێکە خوێنە بزانم تێبینیەکی وردە جوان ئەی خوێنی تەواوە بەڵام بۆ ئەوەی کە تەواوتر بێت بەردەوام بە.
ولا يحيطون بشيء من علمه. دەست ئاکاو ئەم جاریان باشترکە ئێستا برای خۆت بۆ تەخوێنێ ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. ئەزانی چی بوو دواتر ئێستا خۆت ڕاستی کەرەوە بشيء ئەو کەسرا خوێنی ئینجا ئیدغامەکەیش دوو حرەکە درێژ کەرەوە بشيء ئەوەمە بەس ئێستا دووبارەی کەرەوە بشيء من علمه إلا بما شاء. تواويك سورة آياتك وسع كرسي السماوات والأرض. زۆر باش بوو دەستەکانت خۆش بێت خوا پاداشت بە دەرست خوێندوو تەوانیە؟ بەڵێ مامۆستا. نەحار ئەوە تێبینی ورد بوو تەشجیعت کە ئێستا لەوە ئەچێ منیش بۆ تۆی بخوێنم پێش بڵێ مامۆستا و تێبینی ئەمەی خەمە سەرسەرم دەستت خۆش بێت کچی خۆم بێ خاڵ. سەلامەتێک مامۆستا گیان ئینشاءڵڵا مامۆستا. دەست خۆش بێ خوشکی خۆم کاک نزار گیان لە سلێمانی با فەرمێ کاک نزار لە سلێمانیوە. ئەلو سەلام عەلەیک. وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك نزاريان. سورة فاتحة عزيزنا. أمريكا كاك نزار كرت شوان عزيتها تو بيكو بشينا خدمتي قرآن. أمريكا. أو أمريكا يعني جيبا جاكرت. دسقش. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. الرحمن الرحيم. مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. نزار جان. ضالة. تمنى شنا. دوانزو سالنا. أحسن نزيكم وايي رك هديكم في هداي. والله دعائي نلا إمام صحابي السين بيان هديك أبن باش. بەڵێ باش. دەستەکانت خۆش بێ نزار ئێستا کەوا بوو من ئەمە لێرە بە بینەری بەڕێزەڵێم دوو تێبینی بەسییتمێت تێبینەکەی شەوەتانێ هەڵە نییە لە ئەداەکەیەتی بەتەکان خوێندیوە کە گوێتان لێ بوو ئێستا ئەڵێ بسم الله ئەوە ئەبێت تەرکیکەن ئەمە خاڵێک دووهەم مالکی یەومدین بۆ بخوێنە دواتر دوو قسە پێکۆکەین. بەڵێ باش. مالك يوم الدين. دەستت خۆش بێ یەومی ئەو کەسە درێژکەرەوە ئێستا ئیاکە نەعبودوش بخوێنەرەوە. إياك نعبد وإياك نستعين. ئێستا نەعبودەکە جوانتر بوو زبانە بچکۆلە ئەبەینە دواوەڵێم ئەمە بڵێن ئەمە زبانە بچکەرەکەمە بۆ دواوە ئەدا لە دیواری حەڵقم هەندێک براڵێ ئەوە هەڵەیە هەندێکی شەڵێ نابودو نعبودو ئێستا تۆ بەس بڵێ نعبودو دەستەکانت خۆش بێ لەوەی من باشتر خوێندت بەڵام بسم اللهەکە وتم ئیتر بەتەکان مەی خوێنە بسم الله لەگەڵ الحەمدولله بەس ئەو دوانم بۆ بخوێنەرەوە. بەڵێ باش. بسم الله الرحمن الرحيم. ئێستا تێگەشتی من چی پێوتی؟ الحمد لله رب العالمين. الحەمدوم بۆ دووبارە بکەرەوە. الحمد لله رب العالمين. کاکە نزارگیان بەڵێ مامۆستا زۆر جوان خوێندت بەس ئەوەی کەوتم بەتەکان مەی خوێنە مەڵێ بسم الله ئەویش ئەداءە وانە بسم الله الرحمن الرحيم بس بسم الله تاوکە. بسم الله الرحمن الرحيم. نزارگیان بەڵێ ئێستا تۆ لە هەر مزگەوتێکە بەرنێژی بکەی من بە دڵنیاییەوە لە پشت تۆ نوێژەکەم و زۆریشم پێخۆش بە باوەڕت بێت تێبینیەکان ئەوەنە ورد بوو
یعنی ئەوە بۆ شتی زۆر ورد بوو زۆر جوان خوێندت خوا پاداشتی خۆت و مامۆستا و دایک و دوعام بۆ کۆک و تۆ دەشم زۆر سپاس گۆرە هەر لە ئێسەوە لە من باشتری تۆ دوعا بکە خوای گەورە عاقبەتمان بەخێر نزارگیان چاوت ماشەکەم ئینشاءالله مامۆستایان دەست چەند جوزت خوێندووە کاک نزارگیان بژی سپاس چەند جوزت خوێندووە وەڵا جەزوی 15 ئەوەی من پێم وتێ و تێبینە کاوە بوو ئەوەی تۆ ئەەکەمە ئەگەر پەیوەندی نییە کۆتایی دیارە کۆتایی بەرنمەکەیە با دایکی محەممەد کۆتا بەرنام بێ بەڵام ئەوەی کاگنزار دەرزێک بێت کەوا بوو ئێمە گەر کەسێک جوان بیخوێن دەستخۆشی لەکەین بەڵام گرنگ پێویستە نامەکەی خوای گەورە لە خۆمان خۆشترمان بێت فەرمو و خوشکی خۆم دایکی محەممەد. سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا دەستخۆشی بەرنامەکەم بێتە خوا پاداشتان داتەوە دوعای خێرمان بۆ بکەن. ئینشاءالله مامۆستا دەتوانم سوورەتی الحەمدولله بخوێنم. سوورەتی ئەلفاتیحا بیخوێنەوە ئەوە خستیانە سەر و شاشە خوا پاداشیان داتەوە یا ڕەبی فەرمو خوشکەکەم. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله دیار بوو پەیوەندیەکە پشراوە براکانم داوای لێبوردن لە دایکی محەممەد دەکەین خی گەورە پاداشی خێری داتۆ ئینشاڵڵا خوا نووسیبێتی بۆی مامۆستاییان کەسێ کاک یوسفگیان لە عربەت بافەرمێت کاک یوسف فەرموو. مامۆستا سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاكا يوسف جان باشي مامۆستا جان سوورەتی ئاەتە کورسی بۆڵێ ولا عاملة خزمتها حركة آية الكرسي خواني قل والله أحد خواني يوسف جان تمنى سنة يوسف جان مامۆستا 8 سال أي بو فاتحة أنا خواني الحمد لله باش جان دس بيبقى. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم. أول دوباره كرو چی دوت؟ أعوذ بسم الله دوباره بالله من الشيطان الرجيم إيه بسم الله الرحمن الرحيم. يوسف جان أتواني بلي الرحمن الرحيم الرحيم داي بيلي الرحمن الرحيم مالك نعم يوسف جان فلمك تونتد الرحمن حقك جان بلي الرحيم 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 أي زور باش إيه سب دست بيب كروه بردوام الحمد باش. أعوذ بالله من الشيطان الرجيم. يوسف جان كاتمان نما بلبكا بسم الله الرحمن الرحيم. أو كابو قرايتو السر بردوام بخير ليكم بخير الحمد لله رب العالمين الحمد لله رب العالمين. ما وصف خيرها الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. يوسف جان دست كانت خوش بيه بس كلمة إنم بواب خيانو الرحمن الرحيم الرحيم أو بواب خيانو الرحمن الرحيم بلى الرحيم حي الرحيم
الرحمن الرحيم. أو بس بلي الرحيم حي الرحيم. أو با تمريني لسر بكي بلي يوم الدين. مالك يوم الدين. بلي يوم الدين. يوم الدين. يوم الدين. يوم الدين. بلي نعبد. 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 بلي الصراط المستقيم. الصراط صراط طه طه لەبەرەوەی کاتنەما یوسف گیان دەستەکانت خۆش بێ زۆر جوان خوێندت ئەو تێبینیانەش لەبەرەوەی ئێستا تەمەنت 8 ساڵە ئالێسەوا ئەی خوێنی خی گەورە پاداشتی خۆت و دایک و باوک و مامۆستاکانت داتۆ دەستت خۆش بێ سپاسی پەیوەندیەکەت ئەەکەم من دائیمەن ئەڵێم کۆتە پەیوەندی داوا لێبوردنیان لەکەین گردنمان ئازاکەن وەکو پێویست ناتوانین لە خزمەتیانە بین بەر کاتی بەرنامەتەوە بێ بەرنامەی کە چاوەڕوانەکە جا خی گەورە پاداشتی ئەم برایانە بداتۆ کەماندووە بن لەگەڵمانە هەر برایەک پەیوەندی کرد هەر خوشکێ هەر برایە بینەر و بیسەر بووە لە دوعای خێریان بێبەشمان نەکەن لە کۆتایی ئەڵێم یا ڕەبی خوای بۆ خاتری ئیسمی ئەعظەمی خۆت هەر ماڵێک هەر برایەک هەر خوشکێ کێشەی هەیە نەخۆشە نەبووە لە ناڕەحەتیە خوایە دەروی خۆتیان لێ بکەیتەوە بۆ خاتری ئیسمی ئەعظەمی خۆت بەم مانگی ڕەمەزانە لێت ئەپاڕێنەوە خوایە کێشەی هەموو مسلمانان حەلکەی ئامین یا رب العالمین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته. الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون.